طبعا ناساندنی کتێب بەوە دەبێت کە شێخ لە ئەزمموی چەند ساڵەی خۆی و لە ئەزمموی کەسانی پێش ئەو لە عولەمای ئەفاضیلی ئومەت پوختەیەکی دەربارەی هەندێک یاسا و ڕێسای بە گەورەگرتنی عیلم و خوێندنی عیلم کۆ کردوتەوە و ناوی لێناوە تەعظیم العیلم، بە گەورەگرتنی عیلم. ناشێخ خوای گەورە بیپارێزێ نمونەیەکی صادق و ڕاستگۆی ئەو قسانەیە کە لێرە دەیبیستن. لەوانە شێخ سونەنی ئەربەعی لە خزمەتێکە لە مەشایخی لە هیند لە 14 ڕۆژدا خوێند. دوای سرعەتی قیراءەت جەلەد و ئارامگری عولەما دێ لە خزمەت مەجالیسی عیلمی. شێخ سونەنی ئەربەعی بە 14 ڕۆژ لە خزمەتێکە لە مەشایخی هیند. شێخ جاری وایە لە ڕۆژێکدا نزیکی 17 سەعات لەسەر کورسێکدا دەنیشێ بۆ تەدریس. وملاك ذلك ئەوەی هەموو شتانت بۆ کۆ دەکاتەوە هەجر العەوائد، هەجرکردنی ئەو هەموو عاداتەی خەڵک پێوەی گیرۆدەن. سێژەم و 8 سەعات خەو و پیاسەی ئێواران و عەسرە چای و دانیشتن بە دیار میوان و هەجر العەوائد وقطع العلائق الحائلة بينك وبين المكتوب، قطعی هەرچی لەم پەر و بربەستیشکە لە بەردەم.